ورا شیرۆڤە بکەن ئەو خەونەوەی خۆش بەێ مژارە مە ئیرۆیا خەونا حەقێ چ دەیە دەستپێکێدا سنج بە عەرەبی ناوێ ئالەتەکی موزیکەیە وایە خود موزیک ئینسان خەودە موزیکێ ببینی چییە ئەو ئینسان ئەهلێ دنیایە و ئەو ئینسانێکی ڕیاکەرە تشتاش بۆ ئینسانە دەبینی ئێگۆ بینی دخەودە گەواوی دەبێت دەرێوی نال موزیکێ دخن چییە ئەو ئینسان وێ دناو غەریبادا دناو نەش قەومی خۆدا نەکە دیترانێدا وێ مەرتەبە ناستێنی سنج یعنی موزیک دخەودا ئالەتەکی موزیکەیە موزیک دخەودا نەخۆشیە یاژی نیکەحە فاسدا یاژی پیرەکە خۆ بەردی یاژی زلامەکی غەریبە زلامەکی بەڕەدایە ئێگۆ خەودە موزیکێ بینیانی دیتنە موزیکێ خەودا نەتشتێکی زەح بگێر هاتیە ئەو چوو بەجا سەناع هەیە سەناع چییە ئەکسۆزە عەرەبایە دخەودە ئێگۆ ئەکسۆزێ ببینی ئەکسۆزە عەرەبا دیتن ناوێ دخەودا ئەو ئینسان وێ گەلک نەمەتێ دنیای کەڤنە دەستێوینە بەێ ئەو شتوما چ سەفار بەرێ هەبوون ها نەمانە بەلکی نەسلان و نزان چ نەژیکێ فراغێ مالا ئێ سفر ئێ باقر وەختێ دلەوتی سپی دکردن ئەبتێکی بێن قەڵایجی بەێ ئێگۆ دخەونێدا سەفارە ببینی دیتنە سەفارە نەحمەتێ دنیایە ئێگۆ بێنی گاواوی سەفار ئەو کورکاوا هەبوو سەر کورکێ ببینی وێ ئەو ئینسان پیرەکە خۆرە بزارۆکێ خۆرە کەوی مناقەشێ کەوی ولۆ نەخۆشیە ئێگۆ هینەک سفر ببینی هینەکی سەفارە ببینی زمان درێژایشی ئێگۆ زلامێ سەفار ببینی زلامەکی سەفار ببینی و ئینسان میخاپێنن ئێگۆ بینی دخەودەیە گەواوی عەمەلێ سەفارە دکی فراغێ باقر فراغێ سفر سپی دکی و ئەو ئینسان بخوازی نیەتاوی زەواجی هەبی وێ پیرەکە خۆشکرا بسەوچی پیرەکە پێرە بزەوجیژی زمان درێژە ئەس بە ژوارە بێژم ناز بێژم کتێب دەبێژ کتێبە خەونات بێژی ئەو شتو ما چ ئینسان دخەودا مقاوەلە سۆزلەشمە مقاوەلەکێ ببین دخەودا خا مقاوەلە خانیە یا عەردایە یا عەرەبایە مقاوەلەکێ ولۆ بینی وە یاخود سەنەدەکێ ئەو چییە ئەو وێ دمالێ دنیایدا تەشقەلەن وەرسەرێوینە بەێ ئەویش چووما چێ گوێدارێن هێجا سەباع بە عەرەبی سەباعە بترکیب کورمانجیژی بۆیاغە دخەودە بۆیاغێ ببینی چییە ئێگۆ دخەودە بۆیاغێ بینی دیتنا بۆیاغێ ئێگۆ ببینی ئەو ئینسانێکی بلێ بە یعنی بێبەختیار خەلکێتکی لەهبال خەلکێتکی جار ناجی تشتێ باشی سەر دەستێوی دەرباز بن دیتنا بۆیاغێ دخەودا دەلالەتی سەر vêjîtkî wê ser destêwîne ehtiyacîna însana bên temîn kirin weya jî kê wê şekî dewletê wê bibîn
دیتنا بۆیاغێ دەلالەتی سەر تۆباژ گوناهاجی دکی ئێگۆ ببینی دخەودا گەوای بۆیاغێتکی بۆیاغا سپی دکی یاجی بۆیاغا شین دکی دەلالەتی دکی و ئەو ئینسان وەش جینی خۆڤەگەرە ئێگۆ ببینی دخەودا گەواوی خانەوی بۆیاغگیریە یاژی خانێکی بۆیاغتکی ji بۆنی گۆ بکەڕی ئەو ئینسان لە 2 ساڵێدا بمری بەڵێ ئێگۆ دخەودا سنعەتێ بۆیاغێ ببینی ئەو چییە دەلالەتی سەر دەڕوێ و خەپاندنێ دکی ناوڵە هەند بێ دەلالەتی سەر شێعراجی دکی بەڵێ ژغێنی وێ ناجیکێ دیتنا بۆیاغجیە ئێگۆ بۆیاغێ دکی دخەودا ئێگۆ ببینی دەلالەتی سەر زەواجی دکی و مال دکی و زارۆکا دکی ئەما تبین ئینسانی تر بۆیاغێ دکی خێربووی ئینسانی دەنینا بەڵێ ئەوژی چووما چ گوێدارێن هێژا ئینسان دخەودا سەرافا ببینی یعنی ئێگۆ پەرا ددن و دکەڕن دفرۆشن دۆویش جیە ینی زانێ دیتناوا دخەودە چییە دەبێ ئەو ئینسان یان تێکی دخەودە بینی گاوی سەرافە پەرا ددی وسێنی دەبێ ئەو ئینسان عالمە ئەما کەس منفعەتێژ علمێ وینا ناکی إلا جبوت شتي دنيايا قدار نجاب برنامج ما يخونا إيروجي حتى فيدري بخير وخوشي بمنن خوني خوش حمو إيوبن وجوار بن إن شاء الله ده هيدي بخاطري